دەگەڕێنەوە سەرپرسی بارودۆخی سیاسی عێراق لە بەغداوە بەڕێز حوسێن ئەلشەلق چاودێری سیاسیم لەگەڵدا پێگوفتوگوی زیاتر سەبارەت بە بارودۆخی سیاسی عێراق و داهاتووی چارەسەریەکان لە عێراق دەکەین. بەڕێز حوسێن ئەلشەلق ئەم کاتتان باش. دۆخی چەکبەستووی سیاسی عێراق بە هەڵبژارنێکی دیکەی پێشوەختە چارەسەر دەبێت یان بەبوونی متمانە لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراق کە ئێستا کەس متمانەی بە کەس نییە؟ بالبداية طبعا سەرەتا من سڵاوم بۆ ئێوە و بۆ جەماوەری بینەرانی کەناڵەکەتان و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە. ئێمە دەزانین چەند ڕۆژێکی زۆر سەخت بەسەر عێراقدا تێپەڕی، ئەویش بەهۆی وردنەبوونەوە لە هونەری سیاست. من ئێستا لەو باوەڕەدام کە هەمومان بەرپرسین بەرامبەر سیستەمی سیاسی، بەڵام کشانەوەی ڕەوتی سەدر لە یەکەم جار لە پەرلەمان ئەمە گەورەترین مەترسی بوو کە هەموو لێکەوتەکانی دیکەی لێکەوتەوە تا بکار بە ڕوبەڕووبوونەوە و کوژران و کوشت و بڕگەیشت جا چ لەلایەن ڕەوتی سەدرەوە بێت یاخۆت کە سەرکردەکەیان کشایەوە شەوێکی خۆی ناوی بەڕێکرا ژمارەی کوژرا و بریندارەکان زیاتر بوو لە 50 کەس. بەداخەوە تا ئێستا ئێمە ناتوانین بڵێین زەویەکە لە بارە یاخۆت دۆخەکە لە بارە بۆ ئاشتی و ئاشتەوایی لە بەغدا، چونکە ئێمە هەندێک تویت لێرە و لەوێ دەبینین و هەندێک لێدوان دەبینین کە ئاماژە بەوە دەکەن کە هیچ حکوومەتێک تێناپەڕێندرێت. من لە ئێستادا ئەوە دەبینم کە پێویستە بە شێوەیەکی لوژیکیانە هەنگاو بەرەو هەڵۆشانەوەی پەرلەمان بنرێت و ئێستا ئەگەر پەرلەمان چونکە هەڵ بەشێندرێتەوە و دادگای فیدراڵیش هەڵ بەشێندرێتەوە هەموو ئەو دەمانەدا دەخرێن کە دەنگی گلەییان لێبەرز دەبێتەوە هەموو زیانەکانیش بۆ هەموو عێراقیەکان وەکو یەکە. من پێم وایە پێویستە زمانی عەقلانیەت جێگەی زمانی زبر بگرێتەوە. هەروەها ئێمە هیوادارین من داوا لە بەڕێز جەنابی سەرۆک مەسعود بارزانی سەرکردەی هەرێمی کوردستان دەکەم کە هاوکار بێت لە ڕاگررتنی خوێن ڕشتنی عێراقیەکان و هەوڵ بدات ببێتە بەشێک لە چارەسەری. ئەوەش بە هۆکارێکی ئێستا شیعە و سنەکان هیچ سەرکردەیەکیان نییە. ئەمە زۆر سەختە کە هەر یەکێکیان لەلایەن کەسێکی میلیشیاوە سەرکرداتی فەرمانڕەوایی بکرێت. ئەوانەی دەڵێن ئێمە سیاسەتمەدار، ئەوان سیاسەتمەدار نین، ئەوانە ڕێگرن، ئەوانە هیچ زمانێک تێناگەن لە زمانی چەک زیاتر. لە کۆتاییشدا هەرگەلی عێراق بەدەست ئەم سیاسەتەوە دەناڵێنێت. ئەوانە هیچ ڕەهەندێکی سیاسیان تێدانە کە بانگەشە بۆ سیاسیبوونی خۆیان دەکەن. ئێستا هەموو جیهان دەتوانێت خوێندنەوە بۆ دۆخی عێراق بکات کە هیچ پیاوێکی دەوڵەتدار لە عێراق نییە کە نوێنەرایەتی شیعە بکات. هەروەها ئێستا کە چەک و ناپاکی ئەوانیان هێناوەتە مەیدانی سیاسی ئەگینا هیچ تابێتمەندی بوونێکی سیاسی. بەڕێز حوسێن ئەلشەلق لە سەروبەندی دروستبوونی ئەم گرژیانە هەندێک چاودێری سیاسی لە عێراق و باسییان لەوا کرد کوردیش بەشێکە لەم گرفتە و گرژی و ئاڵۆزەی کە ئێستا لە عێراقدا هەیە بۆ پێی نەیانتوانیوە کاندیدی خۆیان بۆ سەرۆک کۆماری یەکلا بکەنەوە. بەڵام چ گرفتێکی تێدا کورد ئەگەر بە دوو کاندیدۆ بچێتە پەرلەمان و با لە پەرلەمان یەکلا بکرایەتەوە؟ با ڕاشکاوانە بڵێم ئێمە ئەگەر باسی شێوازی دەستوری عێراقی بکەین و سەیری پێکاتەکانی عێراق بکەین ئەمە سیستەمێکی جیهانیە. باڵا ئاڕاست من
لەو باوەڕەدا نیم کە بەڵام من لەو باوەڕەدا نیم کە ئەم سیاسەتە بۆ عێراق شتێکی گونجاو بێ ئەو دەستورە چونکە عێراق سویسران نییە بەڵام دواتریش ئەگەر بمانەوێت زیاتر لەسەر ئەم بابەتە هەڵوەستە بکەین کاتێک حزبەکان دەبینین لە هەرێمی کوردستان ئێمە پێمان باشە بە یەک زۆر ئاساییە کە بە کاندیدێکیان دوو کاندیدان زیاتریش بەشداری بکەن چونکە لە کۆتاییدا بە دەنگدان لە پەرلەمان یەکلایی دەکرێتەوە دواتریش برایانمان لە کورد ئەوانیش ئەو کێشەی لە ناو کوردستان هەیە ناگاتە هەرچەند کێشەشیان هەبێت نەگەیشتە ئەو ئاسای کە ببێتە هۆکاری یەکتر کوشتن و ڕوبەڕووبوونەوەی چەکداری لە نێوانیان بەڵام ئەو قەیرانەی ئێستا لە عێراقەیە دەبینین خوێن تێیدا ڕژاوە پێویستە بیر لەوە بکەینەوە کە کێ بۆ ئەمڕۆ کێ پیاوی پێویستە بۆ عێراق کێ دەتوانێت عێراق لەم قەیرانە ڕزگار بکات و لە ئاسخواستی تەواوی عێراقیەکاندا بە شێوەیەکی دادپەروەرانە بە پێ کاتی جیاوازی نێتەوەیی و بیرکردنەوە و ئاین و ئایدۆلۆژیا بتوانێت وڵات بەڕێوە ببات ئێستا سەرکردایەتی شیعە سەرکردایەتیەکی ناکارامەیە بە هەموو ڕەهەندەکانیەوە لە سیاسەت بوون دوورە تا ئێستا ئەوەی کردویانە تەنها تاڵانیان کردووە تەنها کاری دزیان کردووە تەنها ئەوانە خاوەن کۆشک و تەلار و خاوەن سەروەت و سامانن و گروپە میلیشیەکانیان لە دەوروبەری خۆیان کۆ کردوتەوە بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندیان شخصیەکانی خۆیان و من هیوادارم و هەروەها داواکاری خۆم دووبارە دەکەمەوە بۆ سەرکردەی باوکی بەڕێز مەسرور بارزانی بە هەموو شێوەیەک پاڵپشتی لە پرسی هەڵوەشانەوەی پەرلەمان بکات و ببێت چونکە ئەمە یەکێک بەڕێز مەسعود بارزانی یەکێکە لە پیاوانی ئاشتی و پیاوی چارەسەرکردنی کێشە تاریکەکانە لە ڕۆژانی ڕەش ئەو مێژوش ئەم خاڵە بۆی تۆمار دەکات و لە لاپەڕەکانی بەڕێز حوسێن ئەلشڵق چاودێری سیاسی لە بەغدا لە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندا و سپاس بۆ بەڕێستا.